بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. هێرشە موشکیەکەی سەربازگەی تاجی لە باکووری بەغدا کوژرانی دوو ئەمریکی و بەریتانیەیەک برینداربوونی 12 سەربازی دیکەی لێکەوتەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە بەهۆی هێرشە موشکیەکەی شەوی ڕابردووی سەربازگەی تاجی لە باکووری بەغدا 3 کەس کوژران و 12 دیکە بریندار بوون. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردوێتەوە دوان لە کوژراوەکان ئەمریکایین و ئەوی دیکەیان بەریتانیاییە. بەپێی لێدوانی بەرپرسانی ئەمریکا بۆ ئاژانسی ڕۆیتەرز ئەو 3 کوژراوە هەرسێکیان سەرباز بوون و لە ڕیزی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داژەرگەکانیان لە سەربازگەی تاجی تێپەڕاندووە. ئاژانسەکە بڵاوی کردوێتەوە جگە لە کوژرانی ئەو 3 سەربازە 12 سەربازی دیکەش بریندار بوون. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق درەنگانی شەوی ڕابردوو بڵاوی کردەوە چەندین کاتیۆشە ئاڕاستەی سەربازگەی تاجی کراون و دواتر توانیویانە ئۆتۆمبیلێکی بارهەڵگر دەست بەسەر بکەن کە کاتیۆشەکانی تێدا وەشێنراوە. بە گومانی چەکدارانی داعش لە نزیک قەزای مەخمور کرێکارێکی بنگلادشی کوژراوێکێکی دیکەش بریندار بوو. دوو کرێکارە بنگلادیشەکەی دیکە پەنا بۆ ئاسایشی پارتی دەبن. ئاژانسی فرات نیوز بڵاوی کردەوە 4 کرێکاری بنگلادشی بەهۆی کۆتایی هاتنی قامەکەیان لە هەولێر دەرکرابوون دواتر دەیانەوێت بچنە ماڵی هاوڕێیەکان لە گەیارە و پاش تێپەڕبوونیان لە بازگەکانی پارتیدا خۆیان دەگەێنە بازگەی هێزەکانی عێراق. بەڵام هێزە عێراقیەکان بە گومانی ئەوەی ئەو کەسانە داعشن ڕاستەوخۆ دەستڕێژی گولەیان لێ دەکەن. بەپێی هەواڵەکە لە ئەنجامی دەستڕێژی گولەی هێزە ئەمنیەکانی عێراق کرێکارێکیان دەکوژرێت و یەکێکی دیکەیان بریندار دەبێت و دەکەونە دەست هێزە عێراقیەکان. دوو بنگلادیشیەکەی دیکەش هەڵدێن و خۆیان دەگەێنە بازگەی ئاسایشی پارتی و لە ئێستادا لەلایەن هێزەکانی پارتیەوە ماونەتەوە. وەزارەتی تەندروستی هەرێم دوو هەڵگری دیکەی ڤایرۆسی کۆرۆنای لە شاری هەولێر ئاشکرا کرد و بەوەش توشبووان با کۆرۆنا گەیشتنە 19 کەس. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە یەکێک لە توشبووەکان پیاوێکی تەمەن 34 ساڵە و توشبووەکەی دیکە ژنێکی تەمەن 38 ساڵانە. بەپێی ڕاگەیەندراوەکەی وەزارەتی تەندروستی ئەو دوو کەسە دەبنە برا و براژنی قوتابیە توشبووەکە کە لە وڵاتی ئێران گەڕابوویەوە و کەرەنتینە کرابوو. بەپێی ئامارە فەرمیەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم 19 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و کەسێک گیانی لەدەستداوە و کەسێکی دیکەش چاک بووەتەوە. لە پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی ناوخۆی هەرێم هاتوچۆی نێوان پارێزگاکانی قەدەغە کرد و گەشتە ئاسمانیەکانیشی بۆ بەغدا و بەسرە ڕاگرت. حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە هەرێم گەیشتووەتە 19 حاڵەت و لە پێناو پاراستنی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی ناوخۆ هاتوچەی نێوان پارێزگاکان بە شێوەیەکی گشتی قەدەغە کرد جگە لە بۆ تیمە تەندروستی و دیبلۆماسی و ڕێکخراوەکان و ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان و هێزە ئەمنیەکان. ئەو بڕیارە لە ڕۆژی شەمە هەفتی داهاتوو بۆ ماوەی 14 ڕۆژ دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. هەر لە چوارچێوەی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یەکێکی دیکە لە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ جوموجوڵ و هاوردەکردنی بازرگانی لە هەر 3 دەروازەی باشماخ و پەروێزخان و حاجی عومەران سنووردار دەکرێت بە جۆرێک هیچ بەرکەوتنێک لە نێوان هاوڵاتیان و شۆفێراندا دروست نەبێت. بڕیاری ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانیش تەنها گەشتە ناوخۆیەکان بۆ هەردوو فڕۆکەخانەی بەغدا و بەسرا دەگرێتەوە. وەزارەتی ناوخۆی هەرێم بڵاوی کردەوە ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان کە لە کۆماری ئیسلامی ئێرانن تا ئێستا نەگەڕاونەتەوە دوایین وادە بۆ گەڕانەوەیان ڕێککەوتی 16 ئازار دەبێت گەرنا تاوەکو مانگی داهاتوو ڕێگە بە گەڕانەوەی هیچ هاوڵاتیەک نادرێت. دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان سەرجەم هاوینە هەوار و پرۆژە گەشتیاری و کافتریاکان و ژمارەیەک خواردنگە خێراکان و چێشتخانەکان دادەخات. دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم بڵاوی کردەوە سەرەڕای داخستنی هاوینە هەوار و کافتریاکان ڕێگە بە دانیشتن و خواردن لە خواردنگە خێراکان نادەن و ڕایان دەگرن. چێشتخانە یەکەستێرەکە و دووەستێرەکانیش دادەخەن. بڕیارەکانی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم لە ڕۆژی هەینی تا 1 نیسان بەردەوام دەبن. لە ئێستادا هەرێمی کوردستان 19 حاڵەتی کۆرۆنای تێدا تۆمار کراوە یەکێکیان گیانی لەدەستداوە و یەکێکی دیکەشیان چارەسەر کراوە 8 حاڵەتیان لە هەولێرن و تۆمار کراون 11 حاڵەتیشیان لە سلێمانی.
جێگری یەکەمی سەرۆکۆماری ئێران و چەندین بەرپرسی باڵای ئەو وڵاتە تووشی کۆرۆنا بوون. ئاژانسی هەواڵی فارس نیوزی ئێرانی بڵاوی کردەوە. ژمارەیەک بەرپرسی باڵای ئێران لە ناویاندا ئێسحاق جیهانگیری جێگری یەکەمی حەسەن ڕۆحانی سەرۆککۆمار بوونی هەیە بە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئاژانسەکە ئاماژەی بۆش کردووە لەناو ئەو بەرپرسانەی ئێراندا کە تووشی کۆرۆنا بوون جگە لە جێگری سەرۆککۆماریەکە لە ڕەزا ڕەحمانی وەزیری پیشەسازی و علی ئەزغەر مونسان وەزیری ڕۆشنبیری و چەندین بەرپرسی دیکەی حکومیان تێدایە. لە ئێستادا جیهانگیری و هەردوو وەزیرەکەی ئێران و ئەو بەرپرسانەی کە تووشی ڤایرۆسەکە بوون لە ژێر چاودێری پزیشکیدان. پێشترەریەکە لە مەعسومە ئیبتیکار جێگری سەرۆککۆماری ئێران بۆ کاروباری ژنان و جێگری وەزیری تەندروستی و باڵیۆزی پێشتری ئێران لە ڤاتیکان تووشی ڤایرۆسەکە بوون. بەپێی ئامارەکان ئێران لە دوای چین و ئیتالیا سێم وڵاتە لە ڕووی ژمارەی توشبووانەوە تا ئێستا 9,000 کەسی تێپەڕاندووە و لەو ژمارەیە 354 توش بوو گیانیان لەدەستدا و 2959 کەسیش لە کۆرۆنا چاک بوونەتەوە. وەزارەتی تەندروستی قەتەر ئاشکرای کرد 328 کەسی دیکە لە وڵاتەکەیان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی قەتەر بڵاوی کردەوە لە 328 توشبووی نوێ کە 328 توشبووی نوێ بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراون و وتیشی ئەم توشبووە نوێیانە ئەوانن کە لە یەکێک لە کۆمەلگا کەرەنتینەکراوەکاندا تێکەڵبووی ئەو سێ حاڵەتەی پێشوو بوون کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی قەتەر دڵنیایی ئەوەشی بە هاوڵاتیانی وڵاتەکەی داوە کە توشبووەکان لە بارێکی تەندروستی باشدان و تەنها لەو شوێنەدا توشبوون کە تایبەتە بە ڕاگیرانی ئەو کەسانەی گومانیان لێ دەکرێت. پێشتر لە قەتەر تەنها 24 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا تۆمار کرابوو. بە ڕاگەیاندنی ئەو 338 توشبووە نوێش ژمارەی توشبووان دەهێندا زیادی کردووە. سەدان سەربازی سوپای کۆریای باکوور بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە، بەڵام بەپێی فەرمانە توندەکانی بەرپرسانی وڵاتە کەس ناوێرێت ئاستی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئاشکرا بکات. ئاژانسی یۆنهابی کۆریای باشوور بڵاوی کردەوە کە لە مانگی کانونی یەکەمی 2020ەوە ڤایرۆسی کۆرۆنا لە کۆریای باکوور بڵاو بووەتەوە و تا ئێستاش 200 سەربازی سوپای وڵاتی کوشتووە و 3700 دیکەش خراونەتە کەرەنتینەوە. سەبارەت بە هاوڵاتیانی ئەو وڵاتەش زانیاریەکان باس لەوە دەکەن کە تا ئێستا 10,000 کەس خراونەتە کەرەنتینەکانەوە و دوای پشکنین 4,000یان ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە کە نیشانەکانی کۆرۆنایان تێدا دەرنەکەوتووە. کاربەدەستانی کۆریای باکوور تا ئێستا بە فەرمی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیان لە وڵاتەکاندا ڕانەگەیاندووە و فەرمانی توندیشیان بۆ خەڵکی ئەو وڵاتە دەرکردووە کە هیچ کەسێک بۆی نییە باز لە بوونی کۆرۆنا بکات تا پیشانی بدەن وڵاتەکەیان پاکە و دوورە لە ڤایرۆسی کۆرۆنا. کۆرۆنا 120 وڵاتی تێپەڕاند و ڕێکخراوی جیهانی تەندروستیش دوجار ئەو ڤایرۆسە کوشندەی وەک پەتایەکی جیهانی ناسات. تیدرۆس ئەدهانۆم سکرتێری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەکی جیهانی دەناسێن و نیگەرانی ڕێکخراوەکەشی لە خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە خستە ڕوو. سکرتێری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی وتی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ژمارەی توشبووان لە دەرەوەی چین 13 هێندە زیادی کردووە، بەوەش مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە زیاتر بووە. وتیشی مەترسیان هەیە کە لە هەندێک شوێن ڕێوشوێنی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە نەگیرێتە بەر. لای خۆشیەوە مایک ڕایان بەڕێوەبەری جێبەجێکار بۆ کاروبارە لە ناوکاوەکان لە ڕێکخراوەکەدا ڕایگەیاند هەرچەندە ڤایرۆسەکە بووە بە پەتایەکی جیهانی بەڵام دەکرێت کۆنتڕۆڵ بکرێت و ڕێکخراوەکە لەسەر پلانەکانی خۆی بەردەوام دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی. ڕایان وتیشی لە چەند ڕۆژی داهاتوودا چەند وڵاتێکی دیکە ژاوشەوەی ئیتالیا و ئێران ڤایرۆسەکە تیاندا تەشەنە دەکات. ئەمەش لە کاتێکدایە بەپێی ئامارە فەرمیەکان تا ئێستا زیاتر لە 120,000 کەس لە 120 وڵاتی جیهاندا تووشی ڤایرۆسەکە بوون و لەو ژمارەیەش 4373 کەس گیانیان لەدەستدا و زیاتر لە 66,000 کەسیش چاک بوونەتەوە. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین.